هەڵبژاردن لە ئەسڵا ئینتیخابات بەشێکە لە دیموکراسی، بەشێکە لەم سیستمە. ئەم حرەکەتە ئەم هەڵبژاردنە بۆ خۆی 500 ساڵی زیاتر خایەنەوە تا مستەقڕ بووە لە ئەوروپا. کەس ئێستا ناتوانێت بە غەیری دیموکراسیەکە بە غەیری ئینتیخاباتیش بێتە سەر حکم لە هیچ وڵاتێکی ئەوروپی. بەڵام لە وڵاتی ئێمە 14 ساڵ دوای شۆڕشی فەڕەنسی، شۆڕشی فەڕەنسی 1970 ڕوویدا، 1883 ناپلیۆن بۆناپارت چووە میسرەوە، سیستمی ئینتیخاباتی بردە میسر و حیزبی وەتەنی دروست بوو، پەرلەمان دروست بوو. ئێستا ئەیبینن لە ئەندۆنیسیاوە هەتا مەغریب ناهێڵن دیموکراسیەک دروست ببێت لە وڵاتی مسلمانان. ئەوانە دەوڵەتی مەرکەزیشن. ئێوە لە وڵاتێکی مێلیشیاییە ئەژین. ئەگەر وابزانن کە ئالیەتی گۆڕانکاریەکە ئەو پەرلەمانە دیوەخانە بەتاڵەیە زۆر بە هەڵەداچوو. ئەو دیوەخانە گەر کاریگەری هەبوایە بەخوا قەسەم عایلەی بەرزانی نیانەدا بەیەکی چیتر. بەخوا قەسەم ئەوانەی کە نزیکن لە قیادەی پارتی لە خزمەتی قیادەی بارزانیەکان ئەوانە هاتنە ناوی. ئەو کاتە حکومەتەکانەدا بەیەکی چیتر بە فازڵ میرانی. نێچروانە بوو لە پەرلەمانە بوو، مەسرور لە پەرلەمانە بوو، مەسعود خۆی لە پەرلەمانەوە ئیختیارە کرد. یان یەکێتی بە هەمان شێوە. ئادەی چێ یەکێتی تێ؟ ئێستا بە لاهوری شێخ جەنگی بڵێ نەکبووە، هەر بە ئاراسی شێخ جەنگی بڵێ کە جلوبەرگەکانی شێڵەی زەمەنی ماوچی تۆنگە کە لەبەری کردووەکوی قاسم سلێمانی و هادی العامری وەکو ئاو حەشاماتەی تر تخوا پێی بڵێ تۆ بی بە ئەندام پەرلەمان قبوڵیەکە قبوڵی ناک. ئەڵێن ئەی قوڕوان جان چێ مرەشەحەکەی بڵێ یەکێ لە ئەو خۆی مرەشەحکە بڕاتە پەرلەمان. لەبەر پەرلەمانەکە لەلای هەمویان بێقیمەت. بەرهەڵسکاران گۆڕان و ئیسلامیەکان پێیان وایە بەم بەر هەڵسکاریە ئەتوانن بچنە پەرلەمان بکەن بە ئالیەتی گۆڕی. پەرلەمان کاتێک ئەبێ بە ئالیەتی گۆڕانکاری کە تەوازونی قووە هەبێ، کە ڕێز لە دەنگی خەڵکەکە بگرێت. ئەم وڵاتی ئێمە من لێرەم لە نەرویج ڕاستڕەوەکان حکومەکەن، جەبهە یەمینی حکومەکە، چەپیەکان بەرهەڵسکارن. چەپیەکان هەوڵەدەن دەنگی خەڵکی بەدەست بێنن، ڕاستڕەوەکان هەوڵەدەن دەنگیان بمێنێتەوە. هەردوو لایەن لە دەنگی خەڵکەکە ئەترسن، هەردوو لایەن حساب بۆ دەنگی خەڵکەکەکەن بە ڕێزەوە سەیریەکەن. لەبەرەوە هەوڵەدەن ئەگەر مزگەوتێکیش کەلا بکەوێت کە دەنگ نەدا بە هیچ تەرەفێکیان، هەردوو تەرەفە ڕۆن بۆی بزان چۆن کەس بیکەن. نایڵن 200 کەسیش سەوتی هەبێ و بفەوتی، هەوڵەدەن کەس بیکەن. بەڵام خێرە ئێستاوا پارتی وێچێتی حەریسن لەسەر ئەم هەموو ئینتیخاباتانەی کە ئەکرێ، لەبەرە قاچ لەسەر قاچیان داناوە. ئەوان بێخەم بوون لەوەی کە نەتایجەکان بلجێبە. نەتیجە هەرچی شتێک بێتەوە خۆی کە مەلا بەختیار وتێتی ئەوانی تریش واڵێن. گەیشتینە مەرحەلەیەکی تری دوای مەلا بەختیار. مەلا بەختیار پێشتر وتی ئێمە یەک دەنگیش بێنین هەر یەکێتین و لەسەر حکوین. ئێبرا ئێستا دەبەنگترین کەسی ناو یەکێتی، دەبەنگترین پێمانەڵێ ئەڵێ ئەو کەسێک کە ئاوا هەڕەشاکە لە یەکێتی هەقە و پەنجەی ببڕین. سەرباری ئەوی ژنێکی محەجەبە لە ناو دیموکراتەوە هاتووە بۆمان لە پارتیەوە ئەڵێ وەڵا بدەین لە ملیانە و کەسانی کە یعنی وەکو چۆن لەم ڕۆژانە لیان پرسی ینی جەنابێت وتمای بچیتە پەرلەمانەوە بە کەتەرەوە وی هەر کەسێک کە قسەی بە پارتی وت کەتەر بدەی لە ملی. ئەمە پارلەمانتارەکان ئەمانە پشتیان ئەستورە، نە لە سوڵتەیە گەترسن، نەقوەتێ لە پشتیانەوە غێری حیزبەکەی خۆیان، نە جەیشێک هەیە بەرامبەریان بۆسێ، نە ئیغتیالەکرێن، نە لە سەوتی جەماوەرە ترسن، نە لە خوا ترسن تاکو لە قیامەتیشە مەسئولیەتیان بکەوێتە سەر. کوردایەتیش لەلایەن ئەوەیە کە حیزبەی بابڕێ، کوردایەتی حیزبە. هەرێمیش بریتە لەو ناوچەی کە لە ژێر زۆنی زەودە، زۆنی سەوزە یا زۆنی زەردە. لەبەرەوە بەڕاستی من پێم وایە لە کوردستانە هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاری نییە. ئەگەر ئەم قسایەمان قازانجی پارتی وێچێتی بێ، بایکۆتکردن، خۆدابڕین لە ئینتیخاباتەکە گەورەترین زەربە بوو بۆ ئەوان.
هیچ کەسێ اعترافی بە وجودی ئەوان ناکرە و کات بەس ئەوانی کە بەشداری انتخاباتەکەکەن شەرعیەتێکی مزەیەف ئەدەن بە پارتی وێچێتی ئەوان هەر زۆری نەکە دێنەوە بۆیە ئێستا شتێکی سەیرەکە بەرهەم ساڵح ئیسلامیەکانی فرۆشت چوە کە وعدەکەی بۆ بەجێن کە ئەیکەن بە مرەشەح بۆ ڕاستەی عێراق پارتیش لەولاوە چکە پارتی زانیوێتی یەک چۆن سەرانە لیانە سەنێتەوە مەسئولیەتەکانی لێ سەنێت ڕئیسی پەرلەمان عەدنان مفتی بوو لێی سەندنەوە سەر جعفەر نەمکیە ڕئیسی حکومەت کۆسڕەت ڕەسوول بوو فترەیەک لێی سەندنەوە بەرهەم ساڵح و فواد معسووممان هەمووی هیەکێتی بوون لێی سەندنەوە سەنێ چرڤانە و لێی نایەتە خوار ڕئیسی ئەمنی قەومی و ڕئیسی پێشمەرگە خۆیەتی و هەموو شتەکان وردە وردە پاڵی بە یەکێتیەوە نا یەکێتی بنکەن کرد بە گۆڕان بە حیزبەکانی تر مەسئولینی یەکێتیمانەوە بێ قاعیدەکەیان پارتی بردوونی بۆ خۆی ئێستا ڕیاسەی جمهوریەکەشیان لێسەنێتەوە کەوابوو بەرهەم ساڵح هەم ئەوانی بەشودا کە لەگەڵیا بوون مثله كمثل الشيطان إذ قال للإنسان اكفر فلما كفر قال إني بريء منك إني أخاف الله نمونەی ئەو وەکو نمونەی شەیتان وایە وەختێک کە بە خەڵکەکەی ودوتی من حەقم بەسەرتانەوە نییە و من لە خوای خۆمە ترسم بەرهەم ساڵح ئێستاڵە من لە خوای دیموکراسەکەی خۆمە ترسم نایکەم ئێستا ئەویش ڕوو ڕەشەکەنەوە مافیاکانی یەکێتی عقوبەی بەرهەم ساڵح بەوە ئەدەنەوە جورئەتت چۆن کرد لە ئێمە جیابیتەوە حیزبێکی تر تەشکیلکەیت تۆ نەوشیرە مستەفانی لەبەرە عقوبەکەتەوەی هەر 40 کەس لە 44 کەس مرەشەح دەکەین بۆ ڕیاسەی جمهوری بەڵام لەولاوە پارتی و شارزێباری و فازڵ میرانی و فڵان و فیساری چکەی مرەشەح کردێتەوە بۆ ڕێئاسە و بەرزانیش لەوێ پارتیش لەوێ علاقاتی زۆرتر هەیە لەگەڵ باڵی شیعەکان یا لەگەڵ باڵی سونیەکان لەبەرەو ڕوڕەشیەکە ماوە دیسان بەسەر بەرهەمیا بێنن ئەو کاتە بەرهەمە بێ سەری خۆی هەڵگرێ و بڕاتەوە بۆ ئەمریکا لەوێ ژیان بباتە سەر مافیاکانی ناویەکێتیش تەئدیبی ئەویژەکەن هیەکێکی تریش کە جورئەتی هەبێت جیابێت و نەوشیرە مستەفا بەقوەت بوو کەسایەتێکی بەقوەت مەسئولی زۆر لەوانە بوو بۆی ئەوان هەمویان کەوتنە هەلەکە سەما هەموو لەرزیان لە هەر لە ترسا کە ئەو جیابەوە 25 کورسی هێنا کە 25 کورسی هێنا مەسعود بەرزانی پەرلەمانی بێقیمەت تر کرد نەیهێش پەرلەمان کۆ بێتەوە بە کورسیەکانی گۆڕانەوە خۆی مەجلسێکی کەی دروست کرد بە ناوی مەجلسی پیاو ماقوڵان مەجلسی نازانم ڕیش سپیەکان هەمووشی ڕیشی ڕەش کردبووەوە مەجلسی ڕئیسی حیزبەکان بەبێ نەوشیرۆ مستەفا هەمووشیان چوون هەموو دانیشتەکانیش کرا ئەوە مؤسسەی پەرلەمانیش ئێکاکە ئێمە کۆبوونە عەشایرمان هەیە ئەمە وەکو حکومەتەکەی شێ مەحموود حکومەتی تەشکیل کرد ئاغای لە پشت دەرەوە ئاغایەکی جاف لە خەڵەبجەوەیەکی کە لە کەلارەوەیکی کە کوڕهارێکە لە شوێنە کۆپیابوونیتی جەنابی شێخ مەحموود چۆن تۆ ئەوانە تەعین کرد بە فڵان و تەعین بوو بە فڵان و بە وەزار هەمووی بە وەزیر ئەی من تی باشە قوربان جەنابیشە تەعینەکەم بە وەزیری بەحریە لە قلیاسانەوە بوو کە سیارەیان تیاشت ئێستا ئاوەکەشی نەماوە ئەمانەش ئێستا وەزیری بەحریە تەشکیلەکەن بۆ کوردستانێکی وشک و بێ ئاو ئێستا ئەم لوعبانەی کە پارتیژەیکە یەکێتیشی احتیوا کردووە دوایش دێتەوە بۆ ناوچەکە ئێمە لەم گلەیانە کە ئەیکەین لە زمنیشە تەبعاً لە گۆڕان و ئەوانەشکە لەگەڵ یابوون ئیسلامیەکان باشە ئەگەر ئێوە مزاهرەتان کرد مزارە لەو سلێمانیە کرا بە کورسی و خەڵگە چوو سەر جادە قیرەکە و دانیشت و چەپڵەی لێدا و میزەڵانێک هەڵکە و یا عەلەمێک و یا شتێکی لەو بابەتە و دژی چێن ئێوە کاکە لەم سەرجادە دژی پارتی دە هەر دژی بن لێر تەسیرتان چێ لە پارتی بۆچی دژی ئەو دەسەڵاتە نابن کە لە سلێمانیە دزێ بۆچی ئێوە نەتانتوانی ئەو حکوومەتەی کە ئەتانەوێت تەشکیل بێ بۆچی ئەتانەوە لە نێچیروانی بسەنەوە گۆڕان بۆچی خۆی تەشکیلی حکوومەتێک ناکە و ئیدارەیە ناکە لە سلەیمانیە شارێکی مسەقف شارێکی خوێنەوار ئەو هەموو قەزا و ناحیە 27 قەزا و ناحی تری هەیە نیوەی ئومەتەکەمان لە باشوور لەوەیە نموزەجەکەمان پیشان دەنبزانین ئەو پاکێجانەیە کە تەقدیمتان کرد وەکو گۆڕان بە پەرلەمانی کوردستان بڵێ منەتمان بە ئێوە نییە لە دێگەڵە بەولاو هەر بۆ خۆتان ئێمە نموزەجە گەخینە پێش چاو کە خەڵکی هەولێر تەمەن نابکە وەکو ئێمە بژی ئێوە باشە بەرهەڵسکارن ئێوە دروست بوون بەرهەڵسکاری بەس پارتین هەوڵەکان بەزەوەیە لە پەرلەمانە گۆڕانکاریەکە بکرێ
نا ئێوە ئەتانتوانین نموذەجێکی ئیدارە لێرە هەڵببژێرن زۆنی سەوز کە لە بەردەستانەوە زۆری نەبوون ئێوە ئیسلامیەکان تەڕ گۆڕان و ئیسلامیەکان ئێوە ئەتانتوانی دەستیشتان لە ئیدارەی حکوومەتی شاه بوو محافظیش لە ئێوە بوو دەسەڵاتدارانی لە سەی سادق و هەڵەبجە و کەلار و لەو شانانەشین ئێوە گۆڕانی تیا و یا ئیسلامیەکان ئێوە ئەتانتوانی ئەم نموذەجە پیشاندن بڵن کاکەجان ئەم زۆنی سەوزە ئەم ناوچەیە کە هەیە بە وحداتی ئیداری تەوزیعەکەین هەر 5,000 کەس مڕەشەحێکی بێ بۆ پەرلەمانەکە لێرە دروستیکەین ئەگەر لێ ئێمە نامانە دوو حکوومەتیەکە دروستکەینەوە دوو حکوومەتیەکەتان چاکترەوە لەوەی ئێستا ئەو خەڵکە هەمووی تووشی ئەو یەسە بوو بێ کە پارتی تاوێرە بەردێکە بەنەوشیرا مستەفا غلۆر نەکرایەوە بە خەڵکێکی کە ناکرێت و بەبێ چەکیش ناکرێت ئەوانە سڵیان بەس لە چەککردنەوە جەماوەرت لەگەڵ بێ و بتانی ئەو وەزعە تێک دەیتەوە کە ئەوان لەسەری ئەوان ئەو کاتە هاوارەکەن کوردایەتی فەوتە هەروکو چۆن ئیسلامیەکان کە لایەنە قەومی هاوارەکەن برا ئیسلام لە خەتەرایە کاکە قورآن لە خەتەرایە هیچ نە ئیسلام لە خەتەرای نە قورآن لە خەتەرایە ئێوە خۆتان کەوتونێت گڕۆڵەتان کەوتۆتە لێژی خۆتان لەعوبەکە ناتوانن بکەن خۆتان ناتوانن بەرنامەجێکی سیاسی ئیسلامی تەڕەحکەن و بڵێن ئێمە وەکو حەماس بەدیلی فەتح و هەموو باڵەکانی بۆیە ئێمە نابێ ئەوەندە سادە و ساویلکە دیسان بینەوە پێشەوە بڵین باشە دەنگیان بدەینە کاکە ئەم جارە احتیمالەیە بگۆڕ کاکە احتیمالی لە 100 احتیمال نییە بگۆڕێ لە 100 یەکێتی هەر یەکێتیە پارتیش هەر پارتی بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسم یا من عەقڵم بە دنیا ناشکێ نە ئەم سەقافەتەی کە هەمە سەقافەتێکی بەرسێبەر و دوور لە واقع و هی ئەشکەوتە یا لە سەحرایە گەورە بووم یان ئەو واقعە کوردستانیە ئالیەتێکی تیانە غەیری چەک لە پارتی وێچەتی وەربگرێت غەیری چەک بە هیچ شێوەیەک نابێ چەکدار بە هێرش مەکەرە سەری چەکدار بە بەڵام لە زۆنی سەوزە خۆت کیانەکەی خۆت دروستکە گۆڕانی توانی سلێمانی بکە بە مرکزی تەوەجوهی خۆی لاهوری شێخ جەنگیژە ترسا لە نەوشیرۆ مستەفا لاهور لە کەس ناترسێ لەوان هەر ناترسێ شێخ جەعفەر لەوان ناترسێ بە سەرخۆشی دێ قەڵاکە ئەداتە بەرگولە لەبەرەوە یعنی من یەکەم جارجارە ئەبێ قەناعەتی مطلق بەمە بکەین کە هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاری نییە لە کوردستان بە هیچ شێوەیەکیش پێویستە خۆت مەشروعی خۆت هەوێ لەو ناوچەی کە کەوتۆتە ژێر دەسەڵاتی خۆت نموذەجەکە پیشانەتی پەکەکە مەجموعەیەک لادێ و گوند و ئەمانەی بڵین لە بەردەستایە لە قەندیل مختار خۆی دایەنێ حراسەتیانەکە محکەمەیانەکە ڕێگایانەدا حکمیشەکە لێ نموذەجێکیش تەقدیمەکە و خەڵکیش لێی ڕازین زۆر جاریش هەر پەکە کە جواب بنێرێ ئەڵێ دە پێشمەرگەمان پێویستە لە کوڕ و کچ خەڵکی لادێکەش ئەڕۆنە خزمەتیان ئەی بۆ ئێوە نەتانتوانی لە زۆنی سەوزە کە یەکێتی تۆقی بوو لە گۆڕان ئەو کاتە یەکگرتو لەو بەربوو ئیسلامیەکان هەموو یەسە لەم بەرن لەگەڵ گۆڕانەتوانن نموذەجێکیکە دروستکەن برا مەیوس بن لەوەی کە ئێوە لە زۆنی زەردا بتوانن ئیشکەن ئێمە یوس بن لێ چی ئشکالێکی تایە برا باپیرانمان 1000 دانە ساڵ زیاتر هەر ئیمارەت بە ئیمارەت هێناویان ئێوە ئیمارەتی بابانەکان دروستکەنەوە لە سلێمانی باویش بۆ خۆی ئیمارەتی پاشای کۆرە دروستکە لە ڕەواندوس لە بلێ بارزان درستی کاتەوە بە ناوی دەوڵەتە بە ناوی ڕفراندۆمە بە ناوی پارتیە بە ناوی حیزبی سیاسیە بە ناوی عەشرەتە بە ناوی تەکەی بارزانە بە ناوی خانەوادەکەیانە بە ناوی هەرچی شتێکەوە قن نەبێ سەرەوە با دروستی کا بۆ خۆی تۆ حریسمە بە لەسەر وابزانی کوردایەتەکە نابێت دوولەت بکرێ کوردستانەکەت باشوور ئەوەندە مقەدەسە نابێت دروست بکرێ ببێ بە دوو بیکە بە دوو بەڵام لەم دوای خۆتان نموذەجەکە تەطبیقکە بۆی ببینین چ پلانێک هەیە چ نەخشەیەک هەیە ئەم منطقەی زۆنی سەوزەش ئەوەندەی نەوتایە هەمووتان بەخێوکە یەک فەقیرێک لەو ناوچێ نەهێڵێتەوە تۆ کە مزاهرەکان نەکرێ و بە هەمان شێوەیە ما بینین یەک ئەم تاغوتە گەورانە ملیاردێر دەرچوون ئەمانەی زۆنی سەوز ئەنجا ئەوانەی جیلی دوو هەمیان یاری بە ملیارەکە بازاڕەکان ئێوە خەڵکی شارەکەشن گۆڕان بە تایبەت ئەنجا ئێوە زیاد لە 14 یان 16
مدیری ئاسایشتان لەگەڵ بوو کە گۆڕانجیا بوو، یعنی ئێوە کون و کەلەبەری ئەسراری ئەم زۆنی سەوزە ئەزانن، بازاڕەکان هەموو ێزانن بە چ مافیایەکەوەی ئەمە چێ دەوڵەمەند بوو، چۆن دەوڵەمەند بووە. ئەو کاتەیەوە ئەتانتوانی ئەگەر ئێوە فعلن بتانتوانێت لە زۆنی سەوزە کیانێک دروستکەن، مەڵێ وڵا ئێران داوای لێکردین ئەمە مەطلبی ئێران بوو، دروستیەکەی بە چۆرایی چاوی ئێران دەستی ئێرانیشی تیابڕی، شعبەکەی خۆت ڕات دەگرێ، گەلی خۆت ڕات دەگرێ. تەشەیع ئەتوانێت چی بکە؟ سی قسوور ساڵەوە بۆ 40 ساڵە چێ لەسەر حکومە، 40 کەسی نەکردو بە شیعە، 40 ساڵ ئێمە لەسەر حکم بووینایە، شیعە لە ئێرانە نەئەما ئێستا بێەوەی بیکوژین. صلاح الدین ئەیوبی ئەو میسرە گەورەی هەموو جێڕایەوە بۆ ئەهلی سونەت و جەماعات، بەچی خۆ کەسی نەکوشت، خوێنیشی نەڕشت، مەلایەکیشی نەکوشت لە شیعەکان. فاتمی دەسەڵاتیان گرتووە لە مەغریبەوە حکمیانە کرد هەتا عێراق. صلاح الدین ئەیوبی هەر بەوەش گۆڕینی ئەشعاریەکانی هێنایە و پێشەوە ماتوریدی هێنا و مالیکی و شافعی و مەدارسەکانیان و مناقەشات و وردە وردە بوو بۆ 3 ساڵیش وەزیری شاور بوو کە شیعە بوو. هێوەش دەتانتوانی ئیسلامیەکانیش و گۆڕانیش لە زۆنی سەوزە کە یەکێتی زەعیف بوو بوو ئێستاش زەعیفترە، ئێستاش لەو سا زیاتر یەکتری خۆن. قوبات قسە بە خولە ئەبوو شوارە بەڵێ بە خولە پیزە، بە خولە چەخماخە، خولە چەخماخش بەویان بەوەڵێتەوە مەلا بەختیار بە بەرهەمەڵێ لەسەر ڕیاسەی جمهوریەکە، ئەوان لەسەر نەوت ئەمانش لەسەر ئەو. مەلا بەختیار قسە بە بەرهەمەڵێت و بەرهەمیش قسە بە مەلا بەختیارڵێتەوە لەسەر کورسێکی بەتاڵ کە بەدەست کەسیان هۆنی. هەموو ڕیاسەی جمهوریەکەشەوەی جارێک فەرشەکرد بۆ ڕاخەن بەرهەم ساڵح تەمەنایەوە کە جارێک بڕۆ بۆ لای ترامپ تەوقە بکات لەگەڵ یا چۆن جۆرج بۆش بەرزانی وت بە مەسعود بەرزانی پێی وتی منیش سەرۆکم جەنابیشت سەرۆک. خۆمە کڵاوسەرنانە بە دەردی ئێرانیڵێ ئێ باش تۆ سەرۆکی چی؟ ئەوە ئەو سەرۆکی 300 قسوور ملیۆنە و یەکەم دەوڵەتی عالەمە، یەکەم هەیبەت و سام و قووەت و نەفوزی هەیە. جۆرج بۆشیش ڕئیسە و مەسعود بەرزانیش ڕئیسە، بەرهەم ساڵحیش وایەوێ یەک جار ڕەزمێکی یادگار بگرێت لەگەر ترامپە، ترامپیش پێی بڵێ منیش ڕئیسم، کاک بەرهەم جەنابیشت ڕئیسی عێراقی بە قووەتی، عێراقێکی بە قووەت، دوایە کە ئێران بنکەنی کرد. ئەمە بەڕاستی برانی بەڕێزم داوام لە دیندارەکان ئەوەیە خۆتان گوناحبار مەکەن و مەلاش سەرتان لێ نەشێن بڵێ ئەمە شاهیدی دانە. کاکە من لێرەوە لە جیاتی هەموو مسلمانێک شاهیدیە دەم، بەخوا قەسەم سۆفیەک، مەدخەلیەک، نورچیەک، یەکی ئەوقاف، مەلایەک، ئیخوانیەک، بزوتنەوە، کۆمەڵ، هەر کەسێ ببە ڕێز جمهور، هەر کەس بچێتە پەرلەمان، هەر کەس بچێتە وەزارەت دەستپاکە، ئەمینە، گەندەڵساز نییە، هەمویان پیاوی چاکن، ئەمینن، بەس کاکە نایەڵن. یعنی کاک عەبدولستار چووە وەزارەت، ئەو باە وەزارەتی ئەوقاف نێڵن بڕاتە دەست برا. مامۆستا هادی زۆر بەڕێزە، مامۆستا هادی بوو بە وەزیر، ئیدارەی خۆی بر بەڕێو گەندەڵێکی کەشەف نەبوو، وەزیری کارەباکە هەر یەک گرتوو بوو، هیچ شتێکی لێ دەرنەکەوت. کاکامیلی حاجی عەلی و پێش ئەویش مامۆستا محەممەدی مەلا عومەر و پێش ئەویش مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی کە وەزیری عەدل بوو، دوای ئەوانش دیسانە وەزارەتان چۆن ئەم وەزارەتی ئەوقافا لە سەردەمی ئەمانە وەکو سەردەمی پشتیوان سادقی مولحید و مرتەد وایە، چۆن وەزارەتی زەراعە پێش کاک عەبدولستار و دوای کاک عەبدولستاری کە ئەیبینین وەکو یەک وایە، چۆن وەزیری کارەباکە پێش ئەو برایی یەک گرتوو ئەو هەموو خراپەکاری کە تیاکرا چۆن وەکو ئەو وایە کە ئەو گرتووێ بەردەست. هەرچی کەسێک لە ئیسلامیەکان ولا مسلمانێکی باوەڕی کە بە قیامەت هەبێ بە شەرتێ لەو حیزبانیان نەبێ، بەڵام حەجەبەیە پارتیە ئەوە مناسەرەی ئەلمانیەکەی کە پارتیەکە، حەجەبەیە یەکێتیە، مناسەرە یەکێتیەکە لەبەر زۆر طبیعیەکە ئەوە بەرامبەر بە ئەبوو بەکر هەڵەدنی ڕاوەستێتەوە بە حیجابەکەشیەوە بۆ مناسەرەکردنی خەتی یەکێتی. ئیسلامیەکان پەرت کراون، ئیسلامیەکان لەبەرەوەی ساحەبی مەشروعی خۆیانی، مەلا لە هەموو گروپێکێ، محەجەبە لە هەموو گروپێکێ، ڕیژدار لە هەموو گروپێکێ، نوێشکەر لە هەموو گروپێکی. لەبەر تۆ مەجالی ئەوە نەماوە پێی بڵێ مەشروعێکی ئیسلامی مێ، لەبەر نەبوونی مەشروعە ئیسلامیەکە ئیسلامیەکان وا ئەزانن ئەویان ڕێگایە، هەروەکو کەم محەممەد ڕەوفەڵێ ئێمە باوەڕمان بە دیموکراسیەکە هەیە کە ئەمانەوێ لەم ڕێگایەوە خزمەت بە دین بکەین. یەکەم ئەو عەزیزانەی کە دیندارن ئومێدەوارم کە
وەکو ئەهلی تەقواکاری بڕوانە ئەم انتخاباتە چەواشەکاری و درۆکردنە هەمووشیان ڕاستە بنۆڕ کاکە موچەی بێ موچەکانە دەی تەقاعودیەکە کاکە تۆ موچەکەی خۆت لە بەردەستی ئالبەرزانیە تۆ لە چۆ تەوفیریەکەی ئەمە بیرەنەوتەکان لای ئەو سمێڵ بابڕانەیە تۆ توانی بیرەنەوتەکانیان لە دەست دەربێنیتەوە کۆمپانیاکان تیجارەتیان دروست کردو لەگەڵ دەرەوە کۆمپانیای دەرەوە جەناب دەناسن یا ئاشتی هەورامیە ناسن کە نوێنەری ئەو کۆمپانیانەکە ئایلەی بەرزانی لە پشتێوێت کاکەم چاواشەکاریە بۆ ئەنجا ئایا گرت لە 1970 چوونە پەرلەمان ئەتوانن گۆڕانکاری لای پارتی بکەن ئێوە لای یەکێتی پێتان ناکرێت مەلا بەختیار بە مەرکەزی قووەوە ئەڵێ ئێمە ئەگەر یەک کەسمان هەبێ یەک کورسیش بێنین هەر یەکێتیەکەی جارانی یعنی کەس ناتوانێت لێمان بسەنی بەخوێ نەتوانی لێ بسەنی ئەمما سعدی ئەحمەد پیرەی گەندەڵ گەمژە و گەوێڵ و گەلحۆ بە دەردی هەولێری ئەڵێ هێر ئاخر ئەم هێڕە هەر ڕەشا کە ئاواڵێ حەقە پەنجەی بقرتێنی ئەمەی کاڵە کارەباکەمان لە زۆر وڵاتی دنیا باشترە چاوەڕێی ئەمانەی برێت تۆ چاوەڕی شێخ جەعفەری چاوەڕی ئەو هەموو مافیانە کە ئەمڕۆ شتیان لێبین بەڵێ ئەمڕۆ بڵاو بۆ هی ئاراس لەستەی سادق چۆن بە دەمانچاکەوێتە سەر خەڵک دوێ شەر لە لای پارتی ئەوشتان نبینی کابرای خەلانی هاتە دەرەوە خەیلانی هاتە دەرەوە کابرای سایقی کوش لە بەڕێ فول لایتی بۆ لێدا بوو لە ڕێگای کۆیە ئەمە مافیانەمانە تۆتەوێ ئەمە بە سندوقێک توخوا معقولە پیرێژنێک بە کۆڵ هەڵمان گرتووە دەیداجەم ئەو بیخەر ئەم کارتەوە بە قوربان ئەم کارتە بخەر ئەم سندوقەوە ئەمە چییە کوڕم چی پێکرد چاوی ناوی نەدانیتیان لە دەمانەماوە وڵا داهێژان ئەمە بکەی مەسعود بەرزانی لایە چێ پارتی دێتە خوارەوە کاکشاسوارە چێتە سەر حکم دەکوڕم تخواست زۆر حەزەکەمەوان داچن بابیکەین ناکرێت کاغزێکی کەی تێکەم نانە ناکرێت بە هەرێکە کاغزی خۆی تێکە بەڵام ئەوان لەولاو پڕیەکە کاکە احترامی عەقڵی خۆشتان بڕین یەکەم دیندارەکان تکاتان لێ یەکەم برا احترامی ئیسلامەکەتان بگرن احترامی ئیرادەی دینی خۆتان بگرن ئێوە تو ئەم هەموو چەواشە کار و درۆزنە سەر لەنێ بۆ هەڵەبژێرنەوە دوکان بە دوکان ماڵ بە ماڵە گەڕێ وەڵا سەوتم بنێ ئاڕایەکی زەردیشی لە ملیا عەمامەکەشی ئیسلامە جارێک سەفەرمانە کرد لە هەولێرە بۆ سلێمانی کابرایەک لەگەڵمانە سەر کەوتبوو کوردی مووسڵ ئەگاری لەسەرا بوو چاکەتێکیش و لە ژێرۆ شەڕواڵ کابرایەکی خوڕماڵیمان لەگەڵا بوو هەر لە ناو سیارەکە کە سەیری کردوتی کاکەوە تۆ کوردی وتی بەڵێ وتی وەڵا بابەش کوردێکی نایابی سەرەوەی کە سەرەکەی تیا و چاوی جوان و ئەمانەی تایە بۆ عەگالەکە شڕواڵەکەش کە وەکو پیسەی داپۆشی بۆ کوردەکە ئێمانە جوان یعنی کابرای ئیسلامی دی عەمامەیەکی لەسەر کردو بەڵام لە یافتەیەکی پارتیشی بەملەوەی نابێ وەکو دیندار جارێ بێ خۆتان لەو شتانە بپارێزن و تکاشم هەیە هیواداریشم دەنگ بە هیچ کەسی ئیسلامی و عەلمانی هیچ کەسێ نەدەی بەشداریت یامەکە دەنگت بەکاردێن بەکاری ناهێنن انتخابات ئەکرێ یا ناکرێ هەرچی شتێک بوو تۆ مەسئولنی لە هیچ شتێکی مەیکە دووهەم ئەو کەسانی کە عەقڵیان بە دنیا ئەشکێوە یانوێ ئیرادەی خۆیان تەسویر نەکرێ مەڕۆ دەنگ مەدە احترامی عەقڵی خۆت بگرە احترامی ئیرادەی خۆشت بگرە ئەگەر ژڵێ ئەی چۆن گۆڕانکاری ئەکرێت گۆڕانکاری بە مجتەمەعەکە ئەکرێت گۆڕانکاری بەوە ئەکرێ نەبینە ئەو حیزبانە ناڵێم تەڵەن هەموو حیزبایەتی خۆ مەنع ناکرێ مەبە بەوەی کە بەشێک بی لە چەواشەکاری سوڵتە هی دەسەڵاتداری بیناسازی ئینسانی کوردی سەر لە نوێ بکرێت لەسەر سەدق لەسەر ئینتیما لەسەر ڕاستگۆیی خوایەوە ئەوەتان بینیوە ئەوەی بەسرە بیرتانە خەمەوەی کە بینیوێتی ئەوەی نەشی بینیوە بیبینێ لە کامێرەیەکی شاراوە لە بەسرە کابرایەک کوردێکیان هێناوە جلی کوردی لە بەرای و جامانەیەکی بەسەرەوەیە کابرایەک بە سایق تەکسیە گەڵێ بە عەرەبی ئەڵێ مە کابرایەکی کوردە 150,000 لێ وەرگرتو بۆی بیگەینینە مەتار 75,000 بۆ تۆ بیگەێنە قیمەتی گیانەکەشی 5,000 یا 10,000 دینار کابرای سایقا بە تەعەجوبەوە سەیرەکە ئەڵێ نا من ئەوە قبوڵ ناکەم نایکە ئەوە ڕوە
تەکسێکی کە ڕاگرێ ئەڵێمە کابراایکی کوردە و 150,000 لێ وەرگرت و 75,000 بۆ تۆ 75 بۆ من بیگەێنەرە مەتار کابرای تەکسی ئەوی قبولی ناکە کووردە بۆچی غەدری لێکی هەڵی ناگرێوە ڕوە 12 سایق هەڵی ناگرێت 12 سایق خەڵکی بەسرە کە لەو فەقیرەیە کە دەرمانیان نییە کە ئاویان نیە بیخۆن و ئاوی خواردنەوە نانیان نییە لە دەوڵەمەندترین شاری عێراقان ئامادە نییە ئەو پیاوەتی و جوامێرێکە لە سەری گەورە بووە بیدۆڕێنە بۆ 75,000 ئێوێ خەڵکەکەمان پەر دەکەین سەر ئەم ئیستیقامەیە برا خەڵکی هەر لەو شارەی ئێمە جارە تەعادای ژنی مەحرەم چەند زۆر بۆ جەریمەی مەحرەم برا لەگەڵ خوشک باوک لەگەڵ کچی کوڕ لەگەڵ پووری ئەو لەگەڵ هاڵۆشن پور ئەمانەی هەمووی چەند جەریمە زۆرتر بووە لە کوردستانەکەی ئێوە لە باشوور بە پێی ئەحسائیەکان 10 بەرابەر زیاتر ڕۆیشت ئەوە هەر زینای مەحارم ئەجا پارە خواردن پارە کێشانەوە مافیای بچووکی خواروتر شێخ دلێریش بۆ خۆی مافیایکی ترە جگە لە شێخ جەعفەر شێخ دلێریش مافیایکی ترە لەو شارە زور و قەرەداخە لە خوار ئەویشەوە مافیای تری بچکۆلە بچکۆلە هەن یانی تۆ تەسەور کە لە شارێکە لەو سلەیمانی بینی مەکتەبێک دانراوە فاکسی لێیە کۆمپیوتەری زۆر ئافرەتێکی جوانی سافرە دانیشتووە سکرتێرەیە تەلەفۆن وەرەگرێ ئەو لەگەڵ ئەو ئالمە و سالمەی کڕین و فرۆشتنی ئاپارتمانتێکە شقەی زۆر والحاصل عیمارەیە کە کردێەوە فرۆشتێ و معاملە و ئیسیمارە و هەموو شتێکەکرێ یەک باندێک هەمووی لەسەر جاسو لەسەر خراپەکاری و چواشەکاری نەشقە هەیە نەعیمارە هەیە بۆ کڕین و فرۆشتن هەمووی لەسەر ئیسیمارەیە پارە ئەخوێنی پارە بدە پارە بێنە ئەمە کۆمەڵێک مقاولی تایە خەڵکی لە سەفارەتەکان تایە مدیری پۆلیسی تایە ئەمە هەمووی باندێکە ئەڕواویش و کاری خۆیەکە باندێکی تر لەولاوە مۆزەفێکی لە سەفارەی فەڕەنسیە کاکە 8,000 کرۆن یا 800 کرۆن بخرە حساب بانکی 200 دۆلاریش بدە ئێمە ویزەی شنگن بۆ وەرەگرین ئەچی بە فەڕەنسا کابراژ ئێوە بڕاڵت دەیەگەر 200کەشم فەوتا قەیچەکە تەجروبەیەکە بڕۆم 800 تۆ 800 ئەو 800 ئەو ملیۆن بە ملیۆن حرەکەت دەکا لەو بانقا و ئیشە ئەڕوا ئەم 200تانەش هەموویە خوێچێت جرفانی ئەویتر لەو لاوەڵە مافقەتیان بۆ نەکرد باندێکی تر سەوت فرۆشتن ئەمە کە عەبادی هاواری لێ هەستە کابرا ڕۆیوە سەوتی داوە لە بەرەوەی لە ئوردون ئیتیفاقیان کردو ژێرزەمینی کاکە ئێمە دەنگ بۆ حەلبوسیە دەین باش ئەگەر دەنگتان بۆدا برە $1 ملیۆن لە ئێمە وەرەگرن ئەمە حساب بانکیتانمە $1 ملیۆن ئەمە دەنگەکەیەتی نووسەتی حەلبوسی کامێرەکەشی دەرناو ڕسمێکی گرتو خسوێتی سندوقەکەەوە بۆیانە نێرێت و بڵاوێکات و کاکە ئەوە تا دەنگم بە حەلبوسیدا ئەوە دەنگم بە مالیکیدا ئەو دەنگم بە هادی عامریدا ئەو دەنگم بە ویتردا لە ئەعلا سوڵتەی پەرلەمانی عێراقیە دەنگەکە ئەفرۆشێ جاو فترەیەکی کە تەبعاً پارتی لێزانترە فترەیەکی کە ئەوە من مردوو ئێوە زیندوو فترەیەک کە شتێکی کە مۆدێلێکی تر دێتە پێشەوە ئەڵێن کاندیدی سەربەخۆ هەر سەربەخۆشە بن فعلا ئەمانە سەربەخۆن سەر بە هیچ حیزبێ نابن ئیستیماری سەربەخۆ دروست دەکەن کاکەوە کاندیدی سەربەخۆیە کاندیدی سەربەخۆ دێ انتخاباتە کرێ من و تۆ دڵمان پێخۆشە دەی کاکە بە ئەماڵ بژێنین سەربەخۆی برامن لە دزەکان نێولەمانیش نییە لەبەر هەڵسکارەکانی تر دەی بە ئەم سەربەخۆیان هەڵبژێرین سەربەخۆ ڕاتە پەرلەمان سوێندی پەرلەمانەکە خوا دوای جەلسەی یەکەم دەنگەکەی فرۆشێتەوە بە پارتی $1 ملیۆن داتێ کاکەی تر کە زانیت کاک جەعفەر دەستی بەرز کردەوە جانایبیشت دەست بەرز کرد کە بینی کاک جەعفەرەوە مەشغوڵ و خەوی دێ و تۆش خەوت پارتیەکان کە بینین بە شوێعیان بەدڵنیێتە ئیدیمەکە توش تەواو سەوتەکە فرۆشایە بە $1 ملیۆن واش نەزانن لە کوردستان ئەمەتان بۆ ناکرێت برا ئێوە هەر کاندیدەکانی خۆتان کە تەماشایانەکەنەوە وایان لێ هاتووە دکتۆرێک لە مەجموعی پیرەمەگرون لەو شوێنە سەحرایە لەو شوێنە وشکە لەو شوێنە داماوەدا داگیراوەی شارباژێر و دۆڵی جافەتی و مەحرومەکانی ئەنفال کە یەکێتیان بەخێوە کرد هەموو داگیران هێنران بۆ پیرەمەگرونێکی وشک دەشتێکی بیابانی بێرون لەوێ خەڵکە چەوساوەکە دکتۆرێکی ئاڵکەوتی کاکەم خۆم ڕەشە حەکەم بۆ پەرلەمان بەڵێ باش سەوتیان پێدا ڕەشەح بوو دەرچوو ئێستا لە سلەیمانی دانیش
ئێ باشە کاکە ژیان تۆ بۆیە مرەشەحمان کردی لەگەڵمانە لەم خاک و خۆڵەیە بژی نا پەرلەمانتار نابێ لێرە بژێ و بێ بڕوا لە سلێمانی دانیش. ئێ برا بە ڕێزەکانم عەزیزانی من یەک جار بڕیار بدەن ئەمانە سووک و ڕسواکەن بەشداری انتیخاباتەکە مەکەن ئاخر ڕسوا بن ئەوان ڕسوا بن بەمە چاواشەتان نەکەن ئاخرەگەر ئێوە نەچوونان پڕیەکەنەوە لە تەزویر پڕی کا پڕی نەکاتەوە ئیرادەی دینی خۆت عقلی خۆت ئیرادەی بەشەریەتی خۆت و ئازادی خۆت مەکەڕە کاسەی ئەوانە. هیوادارم خی پەروەردگار ئێمەش ئێوەش سەرکەوتوو بکە و زیاتر هۆشیار بین زیاتر خۆ ڕاگرین برا خۆ ملیان نەگرتووی ئەبێ دەنگ بدەیت هێشتا بێدەنگبوون بەدەست خۆتەوەی بەخوا بێدەنگبوونەکەش ناڵن چکە بزانە سلمان عودە لەوە گیراوە کە بێدەنگە هاتوون مۆبایلەکەیان سیر کردوتەوە سیرەکەن باشە سلمان عودە تۆ بۆچی لە ماوە زۆرەیە یەک تەئیدی مەلیکن نەکرد یەک قسە لەسەر حەمەی سلمان نەکرد ئەی بۆ مەشروعی نیوم بە باش نازانی ئەی بۆ کردەوەی 3000 سینەما بە باش نازانی هیچت نەکردووە پێمان وتی دوعا بکە بۆ حەمەی سلمان نەتکرد کەوا بوو لەسەر بێدەنجەکەت گیراوی. ئێوە ژەگەنە ئەو مەرحەلەیە ئەزانی چۆن ئێستا لە زۆنی زەردا لە منطقەی بادینانە خەڵک ڕسوا ئەکرێ سووکە کرێ لە بەرەوەی بێدەنگ بە سووردەورد بە سەرکەوێ بەسەر زۆنی سەوزی شاوەندەی تر یەکێتی احتیواکە گۆڕانیش زەعیفە بێ ئەو بەڕاستی لە گۆڕان ترسە. هیوادارم هۆشیاری سیاسیمان زۆرتر ببێ وعیمان زۆرتر ببێ بڕیاری خۆشمان لە دەست خۆمانایە ئێستا کەس ئیجباری نەکردوین لەسەرەوەی کە دەنگ بدەین با دەنگ نەدەین ڕسوایان بکەین خی گەورە ئێمەشی ئێوە سەلامەت سەرکەوتووکە خی گەورە بەرچاومان ڕۆشنکە خی گەورە دینەمان زیاتر تێگەێنە چکە ئازادی حەقیقی ئیرادەی بەقووت بخۆ بەهێزکردن بەڕاستی لە دینەکەیە ئەقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.